قسەی زۆرێک لە هاوڵاتیانە بوون و نەبوونی پەرلەمانی کوردستان تا ئێستا هەروەکو یەکوا بووە. پەرلەمانێک توانای لێپێچینەوە و چاودێری حکومەتی نەبێت، ئاگاداری سامان و داهاتی وڵات نەبێت و نەتوانێت لێپێچینەوە لە وەزیرەکان بکات، چی دەمێنێتەوە پێی بوترێت جگە لە ناوەندێکی حیزبی بۆ شەرعیەتدان بەنا شەرعیەتی بڕیارەکانی حزب. 26 ساڵ تێدەپڕێت بەسەر تەمەنی پەرلەمانی کوردستاندا، بەڵام زۆرینەی ئەوانەی لە پەرلەماندا بوون پێیان وایە هەیمەنەی حزب هەمیشە بەسەر پەرلەمان و بڕیارەکانی و یاساکانیەوە بووە. هەژمونی حزب پەرلەمانی کوردستانی بە ئاقارێکا بردووە کە نەتوانێت وەکو پەرلەمانێکی سەردەمیانە مامەڵە بکات، بۆیە لە دوای ئەوەی کە پەرلەمانی کوردستانیشان داخست جارێکی کە بەڕێکەوتنێکی سیاسی لەبێن چەند حزبێکی سیاسی پەرلەمانیان کارا کردەوە کە بەداخەوە پەرلەمانیان لە کار و مەهامە گەورەکەی خۆی خاڵی کردوێتەوە. من ومێ دەکەم و خەباتی پەرلەمانی کە دەستمان پێکرد لە خوری چوارەمی پەرلەمانی کوردستان لە گۆڕ نەنرێ و بەرەو پێش ببرێ و پەرلەمان بچێتە ئاستی پەرلەمانەکانی دنیا. کاربەدەستانی هەرێم خۆیان و حکومەت و دام و دەستگاکانیان بە باشتر و کارامەتر لەوانەی بەغدا نیشان دەدەن، بەڵام پەرلەمانی عێراق لەگەڵ کەمی تەمەنی چەندین جار وەزیری لەسەر کار لابردووە و لێپێچینەوەی لە سامان و داهاتی وڵات کردووە، بەڵام پەرلەمانی کوردستان نەیتوانیوە لێپێچینەوە بکات و لە ڕێڕەوی پەرلەمانی خۆی لای داوە. هۆکارەکەشی تارمایی حیزب بووە بەسەر بڕیارەکانیدا. پەرلەمان بە بڕیاری حیزبدا دەخرێت و دەکرێتەوە. پەرلەمانتار لە نێو بینای پەرلەمان دارکاری دەکرێت. ئیدی چی تێدا دەمێنێتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان متمانە بەو دەستگایە بکەن؟ هەردوو حیزبی دەسەڵات کاتێک کە پەرلەمانیان بە 50-50 دابش کرد بەسەر خۆیانە، هەتا ئێستا پەرلەمانیان کردوتە دەستگایەکی کارتۆنی و نەیان هێشتووە ڕۆڵی خۆی وەک چاودێر ببینێت، نەیان هێشتووە پرسە چارە نووسازەکان لە پەرلەمانەوە یەکلایی بکرێتەوە، نەیان هێشتووە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ. پەرلەمان نەیتوانیوە لە ماوەی ئەم 26 ساڵەیە چاودێرێکی ورد بێ بەسەر دام و دەستگاکانی حکوومەتەوە. پەرلەمان نەیتوانیوە کۆمەڵێک یاسای وا دەربکات کە خۆشگوزەرانی و دادپەروەری بۆ خەڵک بێنێت. گەسەیرکەی بەشێکی زۆری یاساکان بە دڵ یەکێتی و پارتی نووسراونەتەوە و بە تایبەتتر بۆ پارتی و بە تایبەتتر بۆ بنەماڵەیەک و شخصێک نووسراونەتەوە. لە ساڵیادی یەکەم هەڵبژاردننی پەرلەماندا ئەوەی جێگەی پرسیارە حیزبە باڵادەستەکانی کوردستان لە ساڵی 2010دا بیریان لە کودەتای ئەلکترۆنی بەسەر هەڵبژاردندا کردبێتەوە، ئاخۆ دەبێت لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستاندا کە خەڵک هۆشیاری پێویستی نەبووە و دام و دەستگای چاودێری پێشکەوتوو لە ئارادا نەبووە، چکارە ساتێکیان بەسەر دەنگەکانی خەڵکدا هێنابێت و چۆن 50-50 لە نێوان خۆیاندا دابەشیان کردبێت، بەتایبەت کە ئەو کات لیستی ئیسلامی لە ئارادا بوو، بەڵام هیچ ئەنجامێکی ئەوتۆی بەدەست نەهێنا کە ئێستا بەهۆی بەردەوامی و ڕابردووی حیزبەکانی دەسەڵات لە تەزویر ڕوون دەبێتەوە کە 26 ساڵ لەمەو پێش هەر ئەوان بوون دەنگی لیستی ئیسلامی و هاوڵاتیانیان خواردووە. ڕامێ ڕوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.